دووەمین کەمپەینی ئەنتی تۆباکۆی ڕووداو بۆ وازهێنان لە جگەرە لە سلەیمانیەوە دەستی پێکرد. 3227 کەس ناویان نووسیوە ئیرادەیان هەیە واز لە جگەرە بهێنن. کەمپەینەکە 9170 جگەرەکێشی هەر چوار پارچەی کوردستان، ئەوروپا و ئەمریکای تایە. 24 ئەم مانگا کۆتایی دێت برابۆی یەکەم ئۆتۆمبیلێکی بۆ دەردەچێت، زۆری دیکەش خەڵات دەکرێن. ڕێکخراوی تەندروستی جیهانی سەرپەرشتی پرۆسەکە دەکات. هەر کەس ناو دەنووسێ، فەحسێکی ئەکەن، فۆ بە ئامێرێکدا دەکات، دەردەکەوێت ڕێژەی نیکۆتین لە هەناسەیدا چەندە. دەخرێتە ژێر چاودێری کەمپەینەکە. دوای ماوەیەک فۆیەکی تری پیاکە ئەگەر لابەلایی یا دەمکێش مژی لە جگەرە دابێ، پێی ئەزانن لە فەحسی دووەما دەرناچێ. ئەوەشی پیاوانە تەرکی کردبێ لۆ خۆی ئیسراحەت دەکات. بەشداربوانی پرۆژەی ئەنتی تۆباکۆ کە لە پارێزگای سلێمانی 3227 کەسن لە شاری پزیشکی فارۆ کۆبوونەتەوە تاوەکو پشکنینیان بۆ ئەنجام بدرێت. دوای دیاریکردنی ماوەی دوورکەوتنەوە لە جگەرەکێشان ناویان دەخرێتە لیستی پێشبڕکێی خەڵاتەکان. بەشداربوان پەسنی پرۆژەکەی ڕووداو دەکەن، بە پاڵنەرێکی بەهێزی دەزانن بۆ ململانیەکردنی جگەرەکێشان. ئەتوانی پێمان بڵیانی ئەم پرۆژەی ئەنتی تۆباکۆ ینی کە تۆڕی میدیای ڕوودا و هاان دەربوو بۆ تۆ کە واز لە جگەرە بالفعل بەڵێ هاان دەربووە. بەکەوە جگەرە نەکێشەوە؟ ئەوە تقریبا 8 مانگە. ینی خۆ ئامادە کرد بۆ ئەم؟ بەڵێ. سان لەو کاتەوە دەستم بە جگەرەی نەکەوتووە و زۆریشم هەدێ بەس لەبەرەوەی ئیرادەم بەقوەتە نایخۆمەوە. جارش کە چکن شتێکی خراپە پێشوەی دکتۆر پێم بڵێت مەی چێژە خۆم تێرکم کردووە. ئەمڕۆوە فەحسێکی نازام برادەرانی ڕوودا و پرۆژەیەکیان بەدەستەوە ئێمە هاتوین بۆ پرۆژەی چییە بەدەستیانەوە بەژەوە فەحسی خوێن دەکەین بزانین داخۆ چۆنە. من بەڕاستی 35 ساڵ جگەرەم کێشا و تقریبا 2 ساڵنی زیادێ وازم لە جگەرە هاوژە، ینی بەڕاستی سیحەتێکی زۆر باشم هەیە و زۆر سیحەتم باشە زۆر. ینی بەراوردی خۆتت کردووە لە چاو ڕابردوو بوو؟ بەتاکید زۆر فەرقم کردووە لە چاو سیحەتا لە چاو خواردنا. پشکنینەکە دوو قۆناغە. قۆناغی یەکەم لە ڕێگەی هەناسەدانەوە ماوەی جگەرەکێشان دەستنیشان دەکرێت و دواتر لە ڕێگەی پشکنینی خوێنەوە ئەوە پشڕاست دەکرێتەوە. پەیوەندیمان کردوتەوە بۆ کەسانی کە ناویان نووسی بوو بۆی فەحسی خوێن و هەناسەیان بۆ بکەین کە بزانین ئایا وازیان لە جگەرەکێشانن هێنا و چەندێکە بێ وازیان لێ هێناوە. ئەم پرۆژێش دەورێکی باشی هەیە بۆ هاندانی خەڵک بوو ئەوەی کەواز بێنن لە جگەرە. زۆر کەس لەم پرۆژەیەوە کە لە تەلەڤیزۆنی ڕوودا و بینیویانە کە بانگەشاکەین بۆی کەواز بێنن لە جگەرەکێشانن، زۆر کەس هەبووە ینی لەو کاتەوە بڕیاریاوە کەواز بێنە لە جگەرەکێشان. ئەنتی تۆباکۆ زاراوەیەکی تەندروستی جیهانیە و بە زمانی دژەتوتن دێت. بیرۆکە و جێبەجێکردنی پرۆژەکە هی دیسکی تەندروستی تۆڕی میدیایی ڕووداوە. لە ساڵی یەکەمی زیاتر لە 3500 کەس بەشداری پرۆژەکە بوون، وازیان لە جگەرەکێشان هێنا. ئەم ساڵی زیاتر لە 9000 کەس بەشداریان کردووە و ناویان بۆ وازهێنان لە جگەرەکێشان تۆمار کردووە. سامان بەشارەتی ڕوودا و سلێمانی.